نەکرد ئەمانی هەمیشە میوانی چەند کەسێکی لەناسرا و درنگانێکیشەوە بە ئۆتۆمبیلێکی بێتابلۆ دێنە بەردەم ماڵ و داوای هاوکاری لە عەلی ڕەشید پێشبەرگە دەکەن بێ ئاگا لەوەی ژمارەیەک چەکداری دەمامکدار بۆ ڕفاندنی لە بۆسەدان چەکدارەکان ڕاستەوخۆ دەمامک بەسەر عەلیدا دەکەن و بۆ شوێنێکی نادیار کە تا ئێستاش نازانێ کوێ بووە دوور خراوەتەوە لەوێ ماوەی 2 ساعت لەژێر لێدان و ئەشکەنجەی ئەو چەکدارانەدا ماوەتەوە. سواری سیارەکە بم چوومە ناو سیارەکەەوە لە یۆنۆچی یەکێک لەم پەڕۆ ملی بەرز کردو پێتێک لەسەر یەکێکیش لە پێشەوە ملی بەرز کرد و ئەمیش ئەمە دووە بوون تەقۆن بوونە دەوری چوار وتم کاکە ئێکسە شکم خەست کاکە مۆبایلەکەم لەبیر چووە دەوی 3 متر 4 متر لێ خوڕی ڕۆیشت و مۆبایلەکەم لەبیر چووە لە یاد چووە با بڕۆ مۆبایلەکەم بێنە ئێتە منیش وان بەوتە وتی کاکە پێویست ناکە هەمووی دەدەخەوان پێچەی ساگەڕێنن بۆ وتم کاکە مۆبایلەکەم جێشتەوە مناڵەکانم تەنیان و ئەمانە باش وتی لە پێویست ناکە وتم کاکە بۆستە هەڵامەوت یەکسەر دەماچی خستە سەرم و عەلاقەیەکیان کردە سەرم و لەژێر عەلاقەیەشەوە پەڕۆیەکیان کردە ژێر هەموویان دەستکێشیان لەدەسا بوو کلێتەیە هەمکان مواصفات بوو یعنی ئیشیان هەر ئەوە بوو. ئەم قوربانیە هۆکاری ڕووداوەکە بۆ پۆستەکانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەگەڕێنێتەوە بەو پێیە بەردەوام ڕەخنە لە کاربەدەستان دەگرێ و تانە لە حکومڕانیەکەیان دەدات بە وتەی خۆی ڕەخنە بۆ ئەوان هەزم نەکراوە و ناکرێت. یەکێک لەو پۆستانەی هۆکاری تووڕەکردن و قەڵزکردنی ئەو لایەنانە بووە کە ئەم کاریان کردووە بۆ ئەم بەیتە شێعرەی تەنەز ئامێزە دەگەڕێتەوە. چیرۆکی ئەم شەوە درێژەی عەلی هەر بەوەندە کۆتایی نەهات بەڵکو دوای 2 ساعت لە ڕفاندن و ئەشکەنجەدانی ئازادی دەکەن و دەگەڕێتەوە ماڵەوە بەڵام هەر هەمان شەو نارنجۆرێکی فرە دەرێتە ماڵەکەی و کە تەنیا زیانی مادی لێ دەکەوێتەوە. چارەکێک لە ژوورە بۆم حەپم خواردوانە و لە پەش پڕێکە ناڵێکی گەورە لە ماڵ و هەسایتە مناڵ هاواری کرد و قیژاندی وەکو شێتم لێ هاات یعنی لەم نەک لە تاوگیانی خۆمە چونکە ئینسان یەک جارە بێ لە دایک و یەک جاریش ئەمرێ دەگەشتی من ئەمەوێ یەک جار بمرم بەڵام هەموو ڕۆژێک نەمرم بەڵام مەسەلەی سات بوو نەخێ من لە خۆم ناترسم بە هیچ شێوە یەک سات نامەوە بەردەوامە بم لەسەر قسەی خۆم و هەروەها تەنیا ترسێک لە دڵی منابێ ئەو سێ مناڵەیە چونکە ئەو سێ مناڵە جوانترین یادگاری خێزانم کە بۆی جێهێشتوم 11 ساڵە من خزمەتی ئەو سێ مناڵاکەم. عەلی خاوەن 3 مناڵە و وە خۆی دەڵێ زیاتر لە 10 ساڵە هاوسەرەکەی کۆچی دوایی کردووە خۆی هەم دایکە و هەم باوکە بۆ مناڵەکانی دەڕای ئەوەی 25 ساڵە پێشمەرگەیە و برینداری دەستی داعشە. ئەو پێی وایە یەکێکی دیکە لە قوربانیانی خۆسەپێنی دەسەڵاتداران و سەروەرنەبوونی یاسایە لە هەرێمی کوردستان و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان.